هەواڵە بوو بەکرد داواکاری شکاندنی بایکۆت بەڕەوا دەزانین ئەگەری ڕەوانەکردنی 2000 سەربازی ئەمریکا هەیە بۆ پشتیوانیکردنی ئیسرائیل لە مانگێکدا نەوتیسپی بەسەر تەواوی هاوڵاتیانی پارێزگای کێرێمدا دابەش دەکرێت. لە ئەتیوار نیوز سلااوتان لێبێت من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. پارێزگاری سلێمانی پامێکی نوێ ڕاستی مامۆستایان دەکات و داواش دەکات بە پێی پێویستی پرۆسی خوێندن دەرگای هۆڵی قوتابخانەکان بکەنەوە. دەشڵێت مامۆستایان و فەرمانبەران مافی خۆیانە چونکە مارانگازن. لە ڕابردوودا چەندین موچیان بناوی پاشەکەوت و لێبڕینەوە فەوتاوە. دکتۆر هەواڵە بوو بەکرد پارێزگاری سلێمانی لە میانی بەشداریکردنی لەکردنەوەی 16 مین پێشانگای نەوتۆڵەتی سلێمانی ڕایگەیاند. پەیامی ئەمە گوزارش نییە لە هیچ هێزێکی سیاسی. ئێمە لە گیانی بەرپرسیارەتیمانەوە کە ئیداری پارێزگایەک دەدەین 2,400,000 کەسی تێدایە بەشێکی زۆر لە هاوڵاتیان خوێندکار یان مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن هەیە. گوتیشی داوا لە حکوومەتی فیدراڵی دەکەین پابند بێت بەو ڕێکەوتنانی کراون و موچە و بودجە لە کاتی خۆی بنێرێت و ئەم بارودۆخە کۆتایی پێ بهێنێت. ئەمەرکەش دەخەی ناستۆی حکوومەت هێرێم کارکی دابینکردنی موچەی لاستۆدایە بەڵام بە چ جۆر و میکانیزمێک دابینی دەکەن ئەوە ئەرکێکە و لەسەر شانێتی. پارێزگاری سلێمانی جەختیشی کردەوە داواکاری شکاندنی بایکۆت بەڕەوا دەزانین چونکە مشتێک قەرەبوو دەکرێتەوە بەڵام ماوەی پرۆسی خوێندن قەرەبوو ناکرێتەوە. بامان شێوە نەخۆشێکیش لە نەخۆشخانەکان بمرێت قەرەبوو ناکرێتەوە. وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند وەزیری بەرگری ئەمریکا لوی دۆستن فەرمانی داوە ئامادەکاری بکرێت بۆ ڕەوانەکردنی 2000 سەربازی ئەمریکا بۆ وەڵامدانەوەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەماشی بۆش کرد ئۆستن ڕەزامەندی داوە بە درێژکردنەوەی کەشتی فڕۆکی هەڵگری جێرالد فۆرد لە ناوچەکەدا لە کاتێکدا کۆتایەتنی ماوەی کارکردنی کەشتیەکە لە ناوچەکەدا نزیک دەبێتەوە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ڕۆژی دووشەممە لە زاری بەرپرسانی بەرگری ئەمریکاوە بڵاوی کردەوە ئەگەری ڕەوانەکردنی 2000 سەربازی ئەمریکا هەیە بۆ پشتیوانیکردنی ئیسرائیل. ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر بە میدیای پارتی ڕاگەیاند ئێستا لە ناوچە شاخاویەکان و سنووری ئیدارە سەربەخۆکان نەوتیسپی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. گوتیشی بە پێی پلانەکانیان لە ماوەی یەک مانگی داهاتوودا نەوتیسپی بەسەر هەموو پارێزگاکانی هەولێردا دابەش دەکرێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 1,285,000 خێزان هەن. ساڵی ڕابردوو وەزارەتی سامانە سروشتیەکان لە 20 ئۆکتۆبەر دەستی بە دابەشکردنی نەوتیسپی لەو ناوچە شاخاویانە کردووە و 76,600,000 لیتری نەوتیسپی بەسەر زیاتر لە 383,000 خێزان دابەش کردووە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.